ئینسانی مسلمان چەند گەورەیە لەسەر ئەم دینە بمێنێتەوە خوای پەروەردگاریش بەو شێوەیە یارمەتی دەری بێ و عاقبەتی خێرکە. ئێوە سەیری عاقبەتی مامۆستا مەلا عوسمانتان کردبوو ڕەحمەتی خوای لێ بکەوەکو ئێوە لە خارج بوو، بەڵام دوایی لە خارج کۆچی دوایی کردو کە جەنازەکەیان بردەوە. مامۆستا مەلا عوسمانی کوڕی عەبدولعەزیز کە جەنازەکەیان بردەوە خەڵکی نەوێت بینیوتانە چۆن هەموو کوردستان ڕژاوەتە سەر جەنازەکەی؟ بینیوتانە خەڵکی لە سلێمانەوە چۆن ڕێزی گرتووە بە هەردوو ئەمبەرەوە بەری جادەکەی و گوڵبارانیەکە هەتاو کۆگاتەوە شوێنی مەرقەدەکەی؟ بینیوتانە چۆن لە سەی سادقە ژنان و پیاوانی خەڵکی شار هەموو هاتوون و ئەگرین بە دوای ماوکیبەکەیە؟ پیاوی وا چاکتان بینیوە مردبێ لە دەرای وڵات مردبێ، بەڵام لە گردەنازەوە بە درێژایی 6 کیلۆمەتر سەیارە ڕێگانە بە بجوڵێ خەڵک بە پێ بڕوا 6 کیلۆمەتر بەسەر گۆڕەکەی بۆ بێژدار بێ لە ناشتنیە. بینیوتانە خەڵکێکی پیاوچاکی وە ئەوە خوای گەورە بە چی پێی بەخشیوە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی؟ ئەوە بەو ئەو زەمانەی کە گەنج بوو ڕووی لە خوا بوو ئیستیقامەی هەبوو دەرسی شەرعی خوێندبوو، ئەوەی خوێندبووی لە خۆیان تەطبیقی کردبوو. ئەو عەمامە پاکە کە خرایە سەر ئەو سەرە پاکە ئەو دڵە پاکە ئەو داوێن پاکە ئەو ڕۆشتە بەرزە. چۆن مردنێک کابران لە دەرێ مردووە، بەڵام فەرقی وەکو ئەوە فەرقێکی جەوهەریە وەکو وایە. خەڵکێکی تریش لە لەندەن مردن بردیان ئەگەر شەیپوریان بۆ لێ نەدرایە مەراسیمی ڕسمیان بۆ نەکرایە هەموو هەزار کەس لەگەری ناچوە گۆڕستان.